بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەوێ بینەرانی عزیز دوای ڕۆژێکی خۆش و تەندروستێکی باشتان بۆ دەخوازین وەخوازین کە ئەم ڕۆژ لەگەڵماندا بەردەوامن بۆی کە بینەری سەرجەم بڕگۆ بابەتەکانمان بن لەگەڵ هاوکارم سالار هاتینەوە خزمەتتان. زۆر سوپاس دانیات بە هیوای ڕۆژێکی باش بۆ هەموو لایەک سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست ئەم ڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لەگەڵ هاوکارم دانیار گفتوگویان دەکەین لەگەڵ میوانەکانمان دوجار کۆمەڵێ بەرگە و بابەتی تری غەیرە سەرەکیەکانمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایی گشت بەرگە و بابەتەکانمان بەدڵی ئێوەی خۆشەویست بێت. بەڕێزان لە تەوری یەکەمیشماندا میوانێکمان لە هەڵەبجەوە دەبێت کە ئەویژێکێکە لە یەکەمەکان لەسەر ئاستی هەرێم لە پۆلی دوانزەی زانستی کە گفتوگوی لەبارەوە دەکەین زانین چۆنیەتی توانێتی ئەم سەرکەوتنە بەدەست بێنێت و چۆن کاتەکانی دابشکردەوە بۆ سەعیکردن و کۆشانەی کە هەی بووەوە زانین زۆربەی کاتەکانی زۆربەی ئەوەی کە هەی بووە چۆن لە سەعیکردنە سەرقاڵ بووە تا چەند دوور کەوتەوە لە سوۆشیال میدیا و لە فەیسبوک و بابەتان. بەڵێ هەڵبەتە خۆشبەختانە زۆرێک لەوانەی کە دەرەجەی بەرز و لە ئیعلانکردنی دەرەجەکانی پۆلی دوانزەی چه ئامادەیەکان چ پیشەیەکان ئەو خوێندکارانەی کە دەرەجەی زۆر باشێنن ئەوانن کە زۆرتری ئیحتیمامیان نەداوە بە سۆشیال میدیا و لایەنی ترکە کاتەکانیان نەکوژێ بۆ هیوای کە قوتابیان ئەمە بە گرنگ بزانن چاو لەو قوتابیانە بکەن کە دەرەجەی بەرزیانێنەوە. تەوەریکی ترمان سەرنجێکی دیکەشەیە کە ئەوەیە کە زۆر بە ئەو قوتابیانی کە یەکەم مامۆستایان نەگرتووە پارە بێگومان بەڵێ ئەوەش جێگەی ینی سەرنجە لەگەڵ میوانەکەشمانەواڵین با بزانین ئەو مامۆستای هەبوویان نا. یەکێک ترمان لە تەوەرەکان هەڵبەتە هەندێک لە مرۆڤەکان حەز و خولیای تایبەت بە خۆیانیان هەیە میوانێکمان دەبێت لەبارەی بەخێوکردنی باڵندە و ئەو حەز و خولیایی کە لەگەڵ باڵندەکان هەیەی دواتر شەنوکەوی بابەتەکە دەکەین لەگەڵی. بەڵازان سەرتاژەچینە لای بڕگەی کەش و هەوابزانین ئەمڕۆ پلەکانی گەرمان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چەند بووە پێکەوە بینەری دەبین. فەرموو.
بەڵێ بینێرانی عزیز تەورەیەکەمی ڕۆمان باز لە ئەو قوتابێ دەکەن کە توانێتی یەکەمی بەدەستبێنێ لەسەر ئاستی هەرێم لە پارێزگای هەڵەبجە لە ناحیەی سیروان پێمابێ لە پارێزگای هەڵەبجە و بزانین گفتوگۆ دەکەین بزانین تا چەند توانیوێتی ئەم سەرکەوتنە بەدەستبێنەوە کاتەکانی چۆن دابەش کردووە چۆن سەعی و کۆشەکانی ئەنجام داوە لە کاتی سەعیکردندا و لەو کاتی کە پێی بەخشراوە بۆەوەی تاقیکردنەوەکان ئەنجام بدات. ئامادەیە وانە؟ پێم وابێت ئامادەیە. هێشتا پێم وابێ ئامادە نەبووە. هەڵبەتە هەتا ئامادە بێ هاوکارانمان ئامادە بن لەگەڵ یا کۆنتاکتەکەن. من بە حکمی خۆم مامۆسای 12 ئامادەیم. هەڵبەتە قوتابی ئەکەوێتە دڵە ڕاوکەیەکی زۆرەوە چونکە بەداخۆ لە هەرێمی کوردستان لە عێراقیش ئەم سیستمە کە هەموو هەوڵەکانی چەند ساڵی خوێندنیە بەسرێتەوە بە 1 ساڵەوە. هەڵبەتە ئێستا شتێک باشتریش بووە، ینی بۆ نمونە ئەم هەڵبژاردنە لە 100% کاراسانیەکی زۆرترە. ئەوسامە باشترە یان ئەو سیستەمی کە جاران هەبوو؟ ئەم سیستمە باشترە چونکە هەلی بیرخستنەوەی زۆرترە. بۆ نە چوار اختیاریەیە تێ لەم چوار اختیارە کەس کۆشێکی باشی کردبێ ئەم سعی لەم بابەتەیە کردووە کە کاتێک اختیارەکان یەکێک دێتەوە بەردەمی ئیتر بیرەکەوێتەوە کە ئەمە وەڵامە دروستەکەی. بەس جاران وانە بوو پرسیارێکی بۆ هێنای پرسیارەکەش زۆربەی خارجی بوو یان ئەچۆ سەر بابەتەکە بەس ینی تێکەڵکاریەکی بۆ کردی. ئیتر تۆ بواە بە زیهن و بیرکردنەوەی خۆدەوەنەی بیرت مابوو شتە نووسی. دایمەنیش لە ئینشائیە بە تایبەت بابەتە ئەدەبیەکان لە ئینشائیە هەر خودی مامۆستای وانەکە دەرەجەی لێشکاندی ئەیوت حەقت پێ نەداوە. بەس ئێستا وانە ڕاست بوو ڕاستە دەرەجەی کولی هێنی ینی کاراسانێکی باشترە. بەڵام ئەوەی مێنێتەوە دیوە دەرونیەکەیەتی و دوجار دیوە کۆمەڵایەتیەکەشیدی دوجار دیوە زانستیەکەشی. ئەوەی سەرنجە ئەم ساڵانی کە لە ئێستاە قوتابیان زیاتر ئاستی زیرەکیان بەرزترە لە چاو ڕابردوو لە چاو ساڵین ڕابردووە. بۆ نۆجاران 1-2 کەسێک بوون کە پلەی یەکەی بەدەزێن، بەڵام ئێستا زۆرجار دەگاتە 10 کەس و 20 کەس کە پلەی یەکەم. هۆکار هەیە بۆ مای هۆکارێکیانەوەی کە ڕێژەی قوتابیان هەرە و کات خۆی کەم بوو و مامۆستاش کەم بوو. بەبیرم بێت ینی لەو سەردەمانی کە ئێمە تاییدا قوتابی بووین 3 مانگ ئەڕۆژ مامۆستای بیرکاری دەست ناکەوت. ئێستا هەموو وانەکان بە تەواوی مامۆستای خۆیانیان هەیە، ئەزمموی مامۆستاکان زیادە بن وانە ئەمانە دەوریان هەیە. هۆکارێکی ترەوەی کە هەر ئەمڕۆکە سەردەمێک کە سەردەمێک ینی دنیای تەکنەلۆژیا کاراسانێکی زۆری بۆ قوتابیش پێما بمیوانەکەمان ئامادەیە. زۆر باشە. لەنیا خانسڵاوی خوات لێبێت بە ناوی کارمەندانی کەناڵی پەیامەوە پیرۆزبایی ئەم سەرکەوتن لێ دەکەین هیواخوازین کە تەواوی ژیانت لە سەرکەوتن و لە دڵخۆشی دابین ئینشاڵڵا. بەو هیواین. سڵاو لەوێش و لە هەموو کارمەندانی کەناڵی پەیام و هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پەیام. زۆر سوپاس بەخوای گەورە، هەستێکی زۆر خۆشمەیە کە توانیم ئەو نمرەیە بەدەست بهێنم واتە کۆنمرەی 100 بەدەست بهێنم و یەکەم لەسەر ئاستی هەرێم لە بەشی زانستی. زۆر باشە. لەنیا خان چۆنیەتی دابشکردنی کاتەکانت چۆن بووە، چۆن سەعی و کۆشەکان ئەنجام دەدا؟ زۆرترین کاتەکانم بۆ خوێندن بووە. هەر لە کاتێ لە مەکتب تەواو بمە هاتمەوە ئیستراحەتمە کرد و دەستمە کرد بە سعیکردن هەتاو کاتی کە توانام هەبوو ئەوش بە گوێری ڕۆژەکانە بە گوێری جەدۆلەکان سعیم کردو. ینی ئەو ڕۆژە جەدۆلمان چۆن بوو بێ گەر هەموو دەرزە عیلمەکانمان هەبوو بێ کاتە بووە من سعیکی زیاتر بکەم کاژمێرێکی زیاتر تەرخام بکەم بۆ خوێندن و عادەتەن خەوتنی منیش هەر 5-6 ساعت بوو. بەڕای من ئەو خەوتنە باش بوو من و من زۆر لەگەڵەوە باش بووم. زۆر باشە. لەنیا خان ئەوەندەی کە ڕۆژانە ئێوە کاتێک لە دەواما بوون ئەو وانانەی مامۆستاکان پێیان دەدان بەڕێز لەبەرەوەی یەکەمت بەدەستێناوە بێگومانم لەوەی کە هەر وانەیەکت خوێند بێ ئیهمالی تێدا نەکردووە. تا چەند گرنگە ینی ئەم وەسیەتە بگەێنی بە هاوڕێکانی ترت کە ئەم ساڵە چنە 12 ئامادەی ئەمەم بەلاو زۆر گرنگە. سعی ڕۆژانەی پێوترێ ئەم سعی ڕۆژانەت هیچ کات هەبووە ئیهمالی بکەیت و
سعیتیانەکەی هەڵیگری بۆ کاتی تاقیکردنەوەی وەرزیەکانت؟ عادەتەن پۆلی 12 گرنگترین شت لە پۆلی 12 بریتە لە سعیکردنی ڕۆژانە. گرنگترین شتە تۆ بۆی بتانی دەرەجەی تەواو بەدەستبێنی بە هیچ شازێک نابێ هیمالی بکەی، چونکە ئەگە تۆ سای ڕۆژانە نەکەی و کاتە هەمووی بەسەرا قەڵەکە بێ لە شەوی تەحانە بۆ تۆ قورسە بێت، تۆ بۆ خۆت قەلەقی ئینجا و هەمووانێش بکەی بەسەردا دڵنیا بە زیاتر قەلەقەکە زیاترە بێسن ئەو شتانی کە ئەشزانی لەوانەیە نەتوانین لە کاتی تەحانە جوای بێتەوە. لەبەرەوە سعیکردنی ڕۆژانە بە گرنگترین شت دانێن بۆ سەرکەوتن و بەدەستهێنانی نمرەی بەرزە پۆلی 12 و ئامۆژگاری هەموو ئەو خوێندکارانە کەم ساڵ ئەچنە قۆناغی 12. یەکەم شتەوەیە کە سعی ڕۆژانەیان بکەن و هیچ شتێک ساردان نکاتەوە بگوان هەموو کەسێک چێتە پۆلی 12 کۆمەڵێک سەختی ڕووی تێدا نابێت تۆ یەکسەر چۆک دابی بۆ ئەو سەختیانە کە یێتە پێشت لەبەرەوە بێت تۆ باوەڕت بە خۆت هەبێ و ئەبێ ئامانجەکەت هەبێ و پۆلی 12 گرنگترین شت لە پۆلی 12 بەردەوامیە. پێویستە بەردەوام بی هەر کارێکە لە دنیا کرێ بەردەوامێکی گرنگە نەک سەرەتا تۆ چۆن دەستپێکی ئەوە گرنگە تا تۆ تاکی بەردەوامە بی. بەڕای من بەردەوام بوون و کۆششکردن و هەوڵدانێکی زۆر متمانە بە خۆبوون و ئامانجەکەت هەبێ من دڵنیام هەموو تەلەبەیەک بوو نمرەیەگا کە خۆیەوێت. دەستخۆش بێ لەنیاخان بەڕێزت لە قوتابخانەی حکومی بوویت یاخود لە قوتابخانەی ئەهلی بوویت؟ من لە قوتابخانەی حکومی بووم لە ئامادەی هەڵەبجێ کچان. هیچ مامۆستایەکی تایبەتت لەلایەن خانەوادەکەەوە بۆ گیرا بوو بۆی کە کۆشت پێ بکرێت جیاواز لە مامۆستاکانی ناو قوتابخانەکەت؟ نەخێر هەر مامۆستایانی خۆمەری احتیماتم کرد بۆ سەر مامۆستاکانی خۆم و پێویستە مامۆستای تایبەت نەبوو لەبەرەوەی مامۆستاکانم زۆر بە جوانی زۆر بەدڵ سۆزانە وانەکانیانەوتەوە و بە باشترین تەکنیک بۆی بتوانین تێبگەین. زۆر سپاسیانەکەم. زۆر باشە لەنیاخان ئەمساڵ جیاواز بوو لەگەڵ ساڵانی ڕابردوودا بۆی ئەو ڤایرۆسی کە بڵاو بوویەوە لە ماوەی کەرەنتینەدا تۆ چۆن سعید دەکرد و کاتەکانت چۆن دابەش دەکرد بۆ پێی کە کاتێکی زۆر لە بەردەما بووە لە کاتی کەرەنتینەکردندا؟ عادەتەن لە کاتی کەرەنتینەکردنە کاتێکی زۆرمانە بەرساوە بەڵام هەتاو کاتی منهەش دیاری کرا ئێمە قەلەقێکی زۆرمانە بوو یاین تا نزیکەی 2 مانگ بوو هێشتا نەمانەزانین چۆن سعی بکەین یا دەرزەکان تەواو بکەین یا هەر وەرزیەکەم بکەین. هە لەبەرەوە من و کاتانە لەوانەیە بۆ 12 ساعت سعیم کرد یا ڕۆژی باشە هیچ سعیکردن نەکردووە بەڵام هەوڵم یاوە هیچ کاتێک بە فیڕۆ نەیەم و بەردەوام سعی بکەم و هەوڵ بم هەتاو کاتی منهەش دیاریکە کە منهەش دیاری کرا و یەکلایی بۆ چی بۆ ئێمە داغڵە و پێویستە لە چیا سعی بکەین ترە و کاتە عادەتەن جدول دەئانی بۆ خۆت و ئەڵێ بێ ئەوها سعی بکەم عادەتەن 12 ساعت جاری بە 5 ساعتیش سعیم کردووە بە گوێرەی ڕۆژ بووە یعنی بەڵام هەوڵم یاوە زۆرترین کاتەکانم بۆ سعیکردن تەرخان بکەم. زۆر باشە لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکان تا ئەو کاتانە چۆن هیچ دڵڕاوکەیەکت هەبوو چۆن خۆت ئامادە دەکرد ئەو کاتێک کە دەچوویتە سەر وەرەقە و وەڵامی پرسیارەکان دەدایە؟ عادەتەن امتحانی بە کەلۆری لە کوردستانە بەتایبەت لەوانەیە وڵاتێک تراوانە بێ پۆلی 12 چارەنووسری و دیارەکە بەگومان قەلەقیەک سترێسێکە بۆ دروستە بێ بەڵام ناوێ بهێڵی وات لێ بکا کە تۆ نەتوانین جای پرسیارەکان بدەیتەوە. من زۆر باش بووم الحەمدوللا کە نەمەهێڵا ئەو سترێسە زۆر زاڵ بە بەسەرما هەوڵمەیە کە کۆنتترۆڵی بکەم بەڵام عادەتەن هۆکاری سترێس ئەوەیە کە تۆ لە بابەتێک تێنەگی یان شتێک نەزانی لە وانانێکی خوێندوتە بەڵام من هەموو وانەکان تێگەشتوم و زۆر بە جوانی سعیم بۆ کردبوو تەواو خۆم ئامادە کردبووە هیچ شتێک ینی سترێسی بۆ من دروست ناکرد بەڕای من تەنها شتانە سترێس بۆ قوتابی دروستەکەن و لە کاتی امتحانیشە بە ناوی خۆی گەورە دەستم پێ کردووە و بە جوانی پرسیارەکانم خوێندوتەوە و چەند جارێک خوێندمەوە چەند جارێک مراجعەم کردوتەوە و گرنگترین شتیش ئەوەیە کە تۆ پێ زۆر ئاگاداری پەڕی سۆماکە بی چونکە ئەگەر تۆ لە گواستنەوەکە هەڵە بکەی و کاتە حساب بۆ سەر وەرەقەکە ناکرێت کە پرسیارەکان لەسەر نووسراوە و پەڕی سۆما دەبێت زۆر قوتابی زۆر ئاگاداری پەڕی سۆما بێت. لەنیاخان پەیوەندیت لەگەڵ سۆشیال میدیا چۆن بوو لە تەمەن قوتابیانی کچ زۆرتر سناپچات و فەیسبوک و ئەمانەیان هەیە
بەڕێز لەگەڵ سوۆشیال میدیا بە شێوەکی گشتی چۆن بوو تا چەند ئامۆژگاری چییە لەوەی کە قوتابیان بە تایبەت دوا قۆناغەکانی خوێندن تا چەند گرنگە بە وریایی و مامەڵە لەگەڵ ئەم شێوازە لە سوۆشیال میدیا بکرێت؟ من کاتی دەوام بە هیچ جۆرە سوۆشیال میدیا بەکارنێناوە، بەڵام دوایەوەی کە کارنتین و ئەو شتانە دەستی پێ کرد تەنها ئینستاگرام هەبووە وش زیاتر بۆ کاری خوێندن بەکارمێناوە، لەبەرەوەی کۆمەڵێک پیجی زۆر باش تایە کە پرسیارەکان بڵاوکەنەوە یان پرسیار ئەنووسن یان زانیاری بڵاوکەنەوە دەربارەی پۆلی 12 زۆر ئیسفادەم کردووە بە تایبەتی لە یوتیوب کە مامۆستاکان دەرزەکان شەرحەکەن، یعنی هەموو شتێکی تیا یوتیوب تۆ هەر بابەتێک تێر نەگەی یان کێشەیەکت هەبێ لەگەڵ یا بتەوێت زیاتر لە شتەکە تێ بکەیت و زانیاری زیاتر هەبێ دەربارەی لە یوتیوب هەیە لە گۆگڵ هەیە، یعنی زیاتر بۆ ئیسفادەکردن بەکارم هێناوە نەگەوەی بۆی کات بکوژم و من داوا لە هەموو خوێندکارانەکەم کە 1 ساڵ پۆلی 12 باوەڕکە زۆر بە خێرایی ڕوە کاتێک کە تەواو بوو پۆلی 12 اینجا هەستی پێکی چەند بە خێرایی ڕۆشتووە، لەبەرەوە ئەم ساڵ بە هەموو خۆیان یەکلایی بکەنەوە بۆ یەک ئامانج ئەگەر ئامانجێکیان هەیە گەرایانەوە پێی بگەن ئەگەر ئاواتیانە بێگومانە بێ هەموو شتێک وەلا بنێن بۆی بتوانن بۆ شتە بگەن کە خۆیان ئایانەوێ و سعیکی تەواو باشی بۆ بکەن. لەنیاخان بۆ لەبەرکردنی بابەتەکان بۆ کۆششکردن پێویستە قوتابی بیئەیەکی باشی بۆ بڕەخسێت تۆ ئەو بیئەیەت بۆ ڕەخسا بووە تا چەند خێزانەکەت هاوکارت بوون لەوەی کە بتوانی ئەم سەرکەوتنە بەدەست بێنیت؟ من زۆر خێزانەکەم هاوکارم بوون، زۆر سوپاسیانەکەم، بێگومانەگەرەوان نەبوونە من نەمەتوانین کە ئەو نمرەیە بەدەست بێنم پاڵپشتی ئەوان بووە زۆر سوپاسیانەکەم، بەڵام لە چۆنێتی سعیکردن و ئەوانشە ئەبێت دایک و باوکت هاوکاری بکەنیان بۆ منە تشجای بکەن بڵێن تۆ بۆ جۆرە سعی بکە چونکە ئەوان لەوانەیە شتێک زیاتر بزانێتەوە پێویستە هەمیشە گوێیان بۆ ڕاوەگرێت. لەنیاخان ئەمەوێ بزانم بەڕێستان لە قۆناغەکانی تری پێش 12 واتە قۆناغی ناوەندیت کە ئێستا پێوتێ بنەڕەتی قۆناغی ئامادەی واتە 10 پێش 12 ئەو قۆناغانە دەرەجەکانت چۆن بوون ئاستیت لە چه ئاستێکا بوویت هەر یەکەم بوویت لەو قۆناغانش؟ من هەر لە سەرەتاییەوە هەتاوەکو ئێستش یا یەکەم یان دووەم بووم، سوپاس بەخوای گەورە کە توانیمە بەردەوام پلی بەرز بەدەست بێنم و لە پۆلی نۆشە لە یەکەمەکان پارێزگا بووم، لەبەرەوەی بەردەوام هەوڵماوە و خولیایەکی زۆرم بۆ خوێندن هەبووە، نەک تەنها خوێندنی مەکتەب ئەو بابەتان و مەنهەجانەی هەن خوێندنەوە بەگشتی لە بواری کتێبی دەنوێ بەشەریە بەگەشە پێدانی مرۆیی یان هەر بوارێکی کە بێ خولیایەکی زۆرم بۆ خوێندنەوە هەیە و بەردەوام حەزەکەم بخوێنمەوە و سعیکردنیش و ئەو مەنهەجانی کە هەن بەشێکن لەو شتانی کە من حەزم لێیەتی چونکە تۆ زانیاری وەرەگری باشتر ئەبی زیاتر لە دنیا تێگی بگومان خوێندنەوە و سعیکردنەوە شتانە واکەم تۆ زیاتر بەرەو پێش بچی و هەروەها گرنگێکی زۆریان هەیە. زۆر باشە لەنیاخان لە کاتی سعیکردن یاخود لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکانە و لەم پەرانە چی بوون ئەو هۆکاران چی بوو کە ئەگەر بوو بێتە هۆی ئەوەی کە سعیکردنی دوا بکەوێت یاخود نەتوانی سعی بکەیت؟ ئەمە لە کاتی تەحانەکانە زیاتر ڕوبەڕووی من بوویەوە لەبەرەوەی کە وترا پرسیار هەڵەیەوە ئەوانە قەلەقیم زۆر بۆ دروستە بوو چونکە ینی گومانمە بوو ینی بۆ منە بۆی تەحانی داهات و کە تۆ پرسیارێک بەلاتەوە تۆزە خاموز بەیان ناڕوون بێ نازانی لەوانێ بڵێمە دوو وەڵامی بۆ بە یا سێ وەڵامی بۆ بێ ڕەنگ ئەو شتانە ئاهاو مێشکی هەمومانە هەموو قوتابێکی پۆلی 12 و کێشەی بۆ دروست بوو بەهۆیەوەی کە ئەو ترا پرسیار هەڵەیە بەڕای من پرسیار هەڵە نەبوو هەروەکو وەزیری پەروەردە ژووتی بەڵام پرسیارەکان زۆر عیلمی بوون من خۆم لە کاتی جوابدانەوە کێشەیەکی وام نەبوو نازانم ینی ئەوترێ پرسیار هەڵە بۆ بەڵام لەوانەیە هەنێک پرسیار دوانی بۆ بێ بەڵام نەک بەو ڕێژە زۆرەی کە ئەوترێ پرسیار هەڵە بووە هەنێک بابەت دەرەجە هاتۆتەوە بەڕای من هیچ هەڵەیەکی تیانە بووەوە زەرەر لە تەلەڤیزیرەکە داواکە دەرەجە بەرز بێتەوە کاتە نمرەی کۆلێژەکانیش بەرزە بێ بەڕای من پرسیارەکانم ساڵ زۆر عیلمی بوون و هیچ کێشێکی شانتیانە بۆ نازانم ئەوە ڕای منە.
زۆر باشە لەنیاخان هاندان زۆر گرنگە بۆ دەرونی قوتابی بەڕێزەی کەسانێکە بوون کە زەبوو هاوڕێت خزمت کە سوکار هاندن بۆی زیاتر سەی بکەیت و بتوانانی ئەم سەرکەوتنە بەدەست بێنیت. بە دەرەجە یەکەم دایک و باوکم زۆر زۆر ینی تەشجیعیانە کردم هانیانەدام ئەیانی یەکەم بی لەبەرەوە توانایان هەبوو و هەروەها هەوڵیشم ئەیە و بەردەوام بووم بۆی بتوانم ئەو دەرەجێ بەدەست بێنم. مامۆستاکانم کە بەردەوام تەشجیعیانە کردم و پێیانەوتم کە دڵنیانی تۆ توانی لە یەکەمەکان بی و هەروەها خاڵیشم خاڵەکانم ینی هەموو خزمەکانم ینی تەرجیعیان کردوم و زۆر زۆر متمانیان بە من بووە کە بتوانم ئەو دەرەجێ بێنم. زۆر سوپاسیانەکەم. لەنیاخان قسەیەکێ لە ناو قوتابیانە ئەمە بۆ خۆشیشە ئەم پرسیارە حەزەکەم ڕوبەڕووی بەڕستی شتی بکەمەوە دەوترێت زیرەکەکان تمۆحیان هەیە حەزەکەن ئەو زانیاری شتانەی لایەنە بە قوتابیەکانی هاوڕێی نەڵێن تا چەند تۆ هاوکار بووی بۆ ڕەفیقەکانت بۆ هاوپۆلەکانت بۆی کە زانیاریان پێ بدەی ڕۆژانە پێت وتبن ئەمە گرنگە ئاوا سعی بکەن تۆ ئەم شێوازەتە بۆ یاخۆ نەخێر لایەنە هاوکارێکە هەڵبژاردبوو بە دروستی پێشم بڵێ مەمنونە. من بەردەوام هاوکاری هاوڕەکانم کردووە هاوڕەکانم هەمویان شایدن کە یعنی هەر پرسیارێکیان هەبوو بێ بۆم شەڕحکردن یا بابەتێتە نەگەیشت بێتن من هاتووم هەم بۆم شەرحکردوون و قەدرێغم نەکردو چونکە بەخشینی عیلم لە عیلم کەم ناکاتەوە بەڕاستی زیادێکە ینی من کاتێک کە بابەتێکم بۆ یەکێک لە هاوڕەکانم شەرح کردو زیاتر خۆم لە بابەتە تێگەیشتوم و زۆر زۆر دڵخۆش بووم پێی کە منەوە توانایم تەیە کە بتوانم هاوڕێکم تێبگەێنم یعنی ئەو پەڕ دڵخۆشیە بۆ من ڕەنگە هەلێک تەلەبە بۆ جۆرە بن ینی ڕەزیلی بکەن لە پێدانی ئەو زانیاریکە هەیەە بەڵام بەڕای من بەخشینی عیلم و زانیاری هیچ لە زانیاری تۆ کەم ناکە بگرە زیادیشەکە یارمەتیدانی کەسانی کە هاوڕێت بە یا هەر کەسێکی تر بێ ئیشێکی مرۆڤایەتیە کارێکی مرۆڤایەتیە و داواکەم هەموو ئەو قوتابیانی کە بۆ من شتێک ئەزانن بە هاوڕەکانیان بڵێن چکە بەڕاستی لە هیچ کەسێک کەم نابێتەوە پێدانی عیلم زانیاری و من بۆ پەڕی توانامەوە هاوگاری هەموو هاوڕەکانم کردو ینی تەنانەت مەسیجیشیان نردو و جواب ماونەتەوە ینی قەدرێغم نەکردووە لە یارمەتیدان و هاوکاریکردنەوەن. خودی خۆت نەتیجەکەت بینیەوە کە ئیعلان کرایە خۆت خەڵکی تر یان ماڵەوەتان یان کەسی تر نەتیجەکەی پێڕاگەاندی کە تۆ یەکەم بوویت و ئەوە دەرەجەکانتە؟ یەکەم جار بڵێن وەزیری پەروەردە دکتۆر ئاران حەمەساید ئەو یەکەم جار تەلەفۆنی بۆ کردوتی لە ئاوائیلەکانی بەس نەیوت ینی تۆ یەکەمی هەرێمی دواتریش سەرۆکی حکوومەتی هەرێم ئەو تەلەفۆنی کردووتی تۆ یەکەمی هەرێمی و کۆنمرەت حوسەیە ینی یەکەم جار ئەو هازانیم سعات یان پێشەوەی کە ڕابگەیەندرێ من زانیم کە یەکەمی هەرێم. زۆر باشە لەنیاخان پلانت چییە بۆ خوێندنی داهاتوو ئینشاءڵڵاوە بەتەمای لە چ کۆلێژێکدا بخوێنی و پێ دوایە ئەو پلانی کە چەند ساڵی ڕابردوو لە مێشکی خۆدا دادنا بۆ کۆلێژی کە ئەتەوێ ئێستا توانی بەدەستی بێنیت؟ پلام داناوە ئینشەڵڵا کۆلێژی پزیشکی گشتی لە سلێمانی بخوێنم و هەروەها ببم بە دکتۆرەیەکی باش و سەرکەوتوو تا بتوانم خزمەتی پارێزگاکەمی پێ بکەم و هەروەها ینی دکتۆرەیەک بم کە خەڵک بتوانێت ئیسپادەم لێ بکە و ئامانجەکە بشم ئەتوان بڵێم تا ڕادێک بەدیمێناوە تاوەکو قۆناغی ئامادەی بەڵام عادەتەن کە چێتە زانکۆ پێویستە زیاتر هەوڵ بەی چونکە زانکۆک و ئامادەی و ناوەندی نییە زیاتر کەوتوتەوە سەر خۆت پێویستە سێرچ بکەی یان بەحەس بکەی لە دەربارەی ئەو بابەتی کە تۆ خۆت ئەتەوێ پسپۆڕیتیا بەدەستبێنی یا بتوێ شارەزابیتە عادەتەن هەوڵێکی زیاترێوێ و بێگومان شەڵا بۆ پەڕیتوانامەوە لە کۆلێژی پزیشکیش هەوڵ ئەم کە نمری بەرز و باش بەدەست بێنم. ئەگەر ئۆفەرێکت بۆ بێتە بەردەم لە دەرەوە دەخوێنیت ئامادەیت؟ وەڵاهی جارە نازانم بیرم لە نەکردێتەوە. زۆر باش. بۆ هیوای
وەکو کۆتا پرسیارمان من وەک کۆتا پرسیاری خۆم دوجار تۆش پرسیارەتە بوو لی بکە خاتون لە نیە وەسێتت چییە بۆ ئەو قوتابیانی کام ساڵ لە 12 بن چۆن سعی بکەن و چۆن گرنگی بە کاتەکان بدەن ئەتیمادکەنە سەر جۆر و چۆنێتی سعیکردنی چۆن کە تۆ تیایدا سەرکەوتوو بوویت پێم وابێ دەنگەکی ناگات لێمەوە بۆی کەشی تەکنیکیەوە پەیوەندەکەی پچرا بینەرانی ئازیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتە سڵاوتان لەوێ بەڕەزان بەشێک لە هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامی لە بەیاننامەیەکدا ڕایگەیان جارێکتر دوژمنانی مزگەوت بێڕێزیان با مامۆسایانی ئاینی و ڕۆژنامەنووسان کردەوە و ئەوە یەکەم جار نییە و کارە قێزەونەیان ئەنجام دەدەن ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵ بە توندی دانەی ئەو کارە قێزەونە دەکەن کە بێڕێزی بە هەر تاکێکی کۆمەلگە بکرێت و بەتایبەت مامۆستایانی مێزەر پاک کە هەمیشە خزمەتکاری دین و ژینی گەل بوون دەژڵێن دەبوایە گوێ لەو مامۆستا و کەسایەتی ئاینیانە بگیرایە وەک هەموو هەوڵاتێکی دیکەی ئەم هەرێمە کە داوای مافێکی شەرعی دەکەن کە کردنی نوێژی نییە لە مزگەوتەکاندا بەڵام بەداخەوە وەک پیشەی هەمیشەی خۆیان نەگوێیان بۆ نەگیرا بەڵکو و سوکایەتی و بێڕێزیان بەرامبەر کرا ناوەندەکە داوا دەکات مسلمانان داوا لە مسلمانانی کوردستان دەکات ئەم بێڕێزیانە قبول نەکەن دەژڵێن دەبێت هەردوو وەزیری ناوخۆ وەزیری ئەوقاف بە فەرمی داوای لێبوردن کەن لەو بێڕێزی بەرامبەر مامۆسایانی ئاینی کرا ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵ دڵنیایی دەدەنە هاوڵاتیان یەرێم کام جۆرە کارانەی دەسەڵات بەڵگەی نزیک بوونەوەی لە ناو چوونیانە حکوومەتی ئێرێم ڕازی نابێت بەپێی دەسوور باوبەشی لەگەڵ حکوومەتی ناوەند خاڵە سنووریەکان بەڕێوە ببرێن ئەوەش بووەتەوە کاری ڕێگنەکەوتنی ئەرێم و بەغدا وەزارەتی دارایی حکوومەتی عێراق لە ڕاگەندراوێکی داعشکرای کرد حکوومەتی ناوەندی ئامادە بووە 320 میلیارد دینار بداتە هەرێم و هەرێم خۆشی مامەڵە بە نەوتی خۆیەوە بکات بەڵام دەبێت بەپێی دەستور باوبەشی هەردوو لە خاڵە سنووریەکان کۆنتترۆل و چاودێری بکرێن بەڵام حکوومەت یەرێم ئامادە نەبووە و خاڵە جێوەجێ بکات هەر بۆیە نەگەیشتونەتە ڕێکەوتن وەزارەتی دارایی عێراق دەڵێت بە هەزاران فەرمانبەری هەرێم داوا دەکەن موچەکانیان ڕاستەوخۆ ببەسرێتەوە بە بانکەکانە و ئەوانیش سوور بوون لەسەر دابینکردنی مافی موچەخۆرانی هەرێم بە تایبەت پاشەوەی دەرکەوتووە شایستە دارایەکانی پێشوو کە نێردراون وەک موچە نەدراوە بە فەرمانبەر شەپۆلی گەرمای بەغدا بۆتە هەواڵی میدیا جیهانیەکان و ڕۆژنامە جیهانیەکان و بە سزای خوایی وەسفی دەکەن و دەڵێن وەکو ئەوە وایە لە ناو فڕندا بیت ماوەی چەند ڕۆژێکدا پلەی گەرما لە بەغدا گەیشتۆتە 52 پلەی سلیزی کەوەش لە 5 ساڵی ڕابردوودا وێنەی نەبوو ئەوەشی لە شەپۆلی گەرماکانی ڕابردوو جای دەکاتەوە بەردەوامی و درێژە کێشانی ماوەی شەپۆلەکەیە پسپۆڕان و شارەزانی کەش و هەوا دەڵێن هەموو ساڵێک پلەی گەرمی زیاتر دەبێت بەرزبوونەوەی پلەی گەرمی بۆ سەر و 50 پلەی سیلیزی هەڕەشە بۆ تەندروستی مرۆڤ و زیانی زۆریشی دەبێت بە بڕوای شارەزایان بەپێی توانە هەندێک وڵات دەتوانن هاوڵاتیان لە مەترسیەکانی پلەی گەرمی بپارێزن بەڵام عێراق خۆی گیرۆدەی دەیان گرفتی ئابووری و سیاسیە ئەم شەپۆلە گەرمایە زیانی زۆری بۆ خەڵکەکەی دەبێت خۆپیشاندەران و خەڵکی ناڕازی لوبنان داوای دەستەکارکێشانەوەی سەرۆکۆمار و هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەن و خۆپیشاندانەکانیش توند و تیژیان لێ دەکەوێتەوە هاوکات هێزانمنیەکانیش گازی فرمێسک ڕێژیان بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران بەکارهێنا لە بەیروتی پایتەختی لوبنان ناڕەزایەتی و خۆپیشاندان بەردەوامە و خۆپیشاندەران دروشمەکانیان دژی سیاسی حکومڕانەکان و تۆمەتباریان دەکەن بە گەندەڵی خۆپیشاندەران داوای دەستەکارکێشانەوەی میشێڵ عەونی سەرۆککۆمار و نەبیە بری سەرۆکی پەرلەمان دەکەن و هێزانمنیەکان بە گازی فرمێسک ڕێژ دژی خۆپیشاندەران دەوەستنەوە
لە دوای تەقینەوەکەی بەیروت جارێکی دیکە خۆپشاندان و ناڕەزایەتی لە لوبنان سەری هەڵدا و حکومەتی لوبنانیش لەژێر فشاری ناڕەزایەتیەکاندا دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند. هێرشێکی ئەلکترۆنی کەرتی بەرگری ئیسرائیل دەکاتە ئامانج و وەزارەتی بەرگریە و وڵاتش باوەڕی وایە لەلایەن گروپی هاکەرانی لازارۆسەوە ئەنجام دراوە. وەزارەتی بەرگری ئیسرائیل بڵاوی کردەوە هاکەرەکان خۆیان وەکو لایەنی خاوەنکار خۆیان ناساندووە و کۆمەڵێک کاریان بۆ کارمەندانی کەرتی بەرگری پێشنیاز کردووە. ئەمەش لە هەوڵێکیاندا بۆ هاکردنی تۆڕی کارمەندەکان و کۆکردنەوەی زانیاری هەستیارەکان بووە. وەزارەتی بەرگری ئیسرائیل لە بەیاننامەیەکدا دەڵێت هاکەرەکان بەبێ ئەوەی بتوانن کار بکەنە سەر کۆمپانیەکان بەرپەرج دراونەتەوە، بەڵام ئاماژەی بەو کۆمپانیانە نەدا کە کراونەتە ئامانج و کاتی ڕوودانی هێرشەکانیشی ئاشکرا نەکردووە. بەپێی وتەی وەزارەتی بەرگری ئیسرائیل بێت گروپی لازارۆس هەوڵی هاکردنەکەیان داوە کە لەلایەن حکومەتێکی بیانیەوە پشتیوانیان لێ دەکرێت، بەڵام ناوی ئەو وڵاتەیان ئاشکرا نەکرد کە پشتیوانی لە گروپەکە دەکات. گروپی لازارۆس گروپێکی تایبەتی هاکەرن کە بەرپرسانی ئەمریکا گروپی لازارۆس سەر بە دەستگای هەوڵگری کۆریای باکوور دەزانن. کۆمپانیایەکی گەورەی چین خۆی ئامادە دەکات بۆ بەرهەمهێنانی مۆبایلێکی زیرەک کە تایبەتمەندیەکی نوێ و جیاوازی تێدایە و تا ئێستا و تایبەتمەندیە لە سمارتفۆنەکانی دیکەدا بەدی نەکراوە. باڵپەڕەکان بڵاویان کردوتەوە کە موبایلەکە لەلایەن کۆمپانیای بەناوبانگی ZTE-ەوە بەرهەم دەێنرێت. تایبەتمەندی ئەو سمارتفۆنە نوێیە کە بڕیارە کۆمپانیا چینیەکە بەرهەمی بێنێت بریتە لە بوونی کامێرای نهێنی لەژێر شاشەی سمارتفۆنەکەدا کە شاشەکەی هەستیا دەبێت و بەدەست لێدان کار دەکات. وا پێشبینیش دەکرێت ناوی مۆبایلە نوێیەکە ئاکسۆن 20 بێت و تەکنەلۆژیای 5G تێیدا بەکار بێنرێت. کۆمپانیای ZTE هیچ زانیارێکی دیکەی لەسەر مۆبایلە نوێیەکە ئاشکرا نەکردووە، بەڵام بە یەکەمین سمارتفۆن بە تایبەتمەندی کامێرەی نهێنیەوە ئەژمار دەکرێت. بەشێک لە هەواڵ و زانیارەکانم پێشکەشکردن دەگەڕێمەوە لایەوە بەخواتان. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای راپۆرتێکە ئەو کارمان جەلال جەباری لا چەمچەماڵ ئامادەی کردەوەیش گفتوگۆی لەگەڵ خانمێکی قسە خۆش و شائیزان پێکەوە بینەری دەبین. ئێوە چۆنن؟ یا ڕەبی باش بن. ئیسلام باش بێ، ئێمەش باشە بین ئینشەڵڵا. ئازارمان بدەن ئینشەڵڵا دنیامان هەیە ڕۆڵە. لە سەرهادی کوڕەکەم کە پێشمەکەم دانەیەک نووسین کردووە ناوم دەچوی بۆ حەز ناوەکە ناسگۆش لەبەر بەس لەوانەیە تاکە تاکەیم لەبیرەوە چووە. ئەوە خۆت خوێنەوەریت هەیە؟ نەوەڵ خوێنەواری نییە، بەس ئەگەر خەفەت بخۆم شێر بووت. شێڕێک چۆکرەنە ئەوە خوێنەواری لەکوێ لە دایک بوومە لە ناو جەباری لە بانگۆڵ و شێمەحمەد. لەوێنە لە دایک بوومە باوکم لێن سانیە سەعید ئەمین برایم. باوکم واهێن کارەسات بریسکەی ئاسمان مردووە بە هەورە بریسکە. ئەمدا کە باوکم مردووە ئێمە گشتمان من لەبان بێشک بیمە خوشکەکان ترمیش گشتی هوردە و هەراش بووە. ساڵی چەند تۆ لەدایک بوویتە بیرتە؟ ساڵی وتیان دەور چل. دەور چل. پورەسانێت تو لەکەیەکەوە شعرەڵی یعنی ماوەیەکی زۆرە من ئەزان چی لەکەیەکەوە ئەو وەختە کوڕەکەم ئەنفال کریە. لە ساڵی هەشتا ئەوە ناخەفە دەچووە دڵمەوە کوڕەکەمە نازاری گەورە کرد وە بێ نازی ڕۆیی
گیرفانی چۆربی دووسێ کەلیمەم پیان ئەوت دیقەتمدا جامانەکەیان شڕە جلەکەیان شڕە پێڵاوەکەیان شڕ وتم ئەمە ئەوە حکومەت ئێمە وتیان ئەڕۆڵا کوڕە ئەوش کوردیەتەکە وتم کوڕەوە گوشتی خەڵک بلەو بەرزان و تاڵەبان و ئەمانە کەی ئەوە حکومەت بۆ خەڕەتا دوێنەکە فرسان بین وتیان وڵاوتر هاتە مەشاوە سەیریانمکە وتم دەرپێ چادر پینەی شار پینەی لێ بووە بە خاڵ زامانە کۆنەی دراو پێ پێخاوز بێ پێراو سرمی ئەدا ئەنە قوخمی ئەدا لە قلیان بۆی ئەکۆکێ بێوچان زامانێ کۆنەی دراوی پێ پێخاوز بێ پێڵاو ناوم دەچوو لە خانەکەیان لێم سنەوە دایانە مەنسوولەکان من ڕۆیم وەلای قایمقام جەژن بووی خەراتم وتم سەلام عەلەیک جەناب قایمقام مەڵێ پیرێژن بۆچی هات بۆ لام لە زیاتی جەژن بۆ پیرۆزبایی هەموو کاتێکت ببێ بەشایی مستەشارەکان وا شوێن خۆیان گرت فەقیرەکان وا لە داخا مرد مستەشارەکان بەرخۆی بەستەوە بەرخ فەقیرەکان هان وە دەشتەوە مستەشارەکان هەوە تەلەفۆن خان و وەرەگن بەبێ چەند و چوون ڕقەم و کلی بۆی ئەوەن بووە ماڵێدن نەدەستی بە ئرف و کەماڵ فەقیرەکان با بۆ خۆی بمرە قەبرستان نێجێ بۆ خۆی بگرێ قەبرستانەکەی هێندەوەمەنە توکەمە فەقیر بێ علم و فەنا و عەبەگاڵوێن لەگەر ڕەفەدز خانووی ئەنفالی گشتداوە پارەی خانەکەی داوە سەیارە خوای هیدایەت گشتمان بدە هین ئەولادمان هین جەمی ئیسلام دەم دەرد و بڕا لابووەی لەسەر ئەم مسڵمانیە لە خوایە ئیتر خەرکیش پانتەڵ نەکاتە پای کت و ژنی و خەڵک لێ بلەوەڕێ و خۆیانش لە خەڵک بلەوەڕێ بەڵێ بینەرانی عزیز لەم تەورەیەماندا باز لە حەز و خولای بەخێوکردنی باڵندەکان دەکەین زۆرێکن کە حەز بە بەخێوکردنی باڵندەکان دەکەن ئەوە دەیانەوێت هەمیشە و ژیانیان لەگەڵ باڵندە بێت ئەمڕۆژ لەم تەورەیەماندا باز لەوە دەکەین زانین ئەو باڵندانە چین کە لە ماڵەوە ماڵی دەکرێن و ڕێگای تەندروست ڕێگای دروست چییە بۆ بەخێوکردنیان و پێویستە چ جۆرە باڵندەیەک لە ماڵەکانماندا بێڵینەوە بۆ قسەکردن لەسەر بابەتە میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەی زۆر بەڕێز کاک سۆران جەمال شارەزا لە شناسی باڵندەکان کاک سۆران زۆر بەخێر بێ زۆر سپاسانەکەم سپاس کە میوانی بەرنامەکەمان زۆر سپاسانەکەم کاک سۆران دەمەوێت سەرەتا باز لە ئەزمموی خۆت و ژیانی خۆت لەگەڵ باڵندەکانمان بۆ بکەی بزانین چ ژیانێکەوەی کە بەردەوام لەگەڵ باڵندەیە بەڕێ بکەیت وەک لەوەتی هەر بیرم کردوێتەوە ئێمە باڵندەمان هەبووە لە ماڵەوە مریشمانە بووە کۆترمانە بووە لە ساڵی هەشتا و چواریشەوە خۆم کەناریم بەخێو کردووە لەو کاتۆی تر ڕۆژانە هەر باڵندەم هەبووە و هەر لەگەڵ یادە ژیاوم و زیاتر من حەزم لێ بە بەرەمهێنانی باڵندە یعنی حەزم لەوەیە باڵندەیە کە هەم بێت بەرهەمی لێ بگرم بەڵام مێستا لە کوردستان خەڵکێکی زۆر خۆشحاڵانە ئارەزووی ئەوانێک کە لە ماڵە باڵندەی ماڵیان هەبێت کاک سۆران باڵندە یەکێک لەو شتە جوانانەی هەیەی خوێندنیەتی بەڵێ بە دەنگە خۆشەکەی بەڵام ئێستا چەند جۆرێک لێرێ هیچ ناخوێنن ئەوەیە احترامی بەرنامەکەگرن بۆی گفتوگۆکەمان بکەن یاخۆت ئەمان ئی خوێندن نین بەڵێ باڵندە شەرکو مرۆڤ هیچ جیاوازیەکی نییە ئەمان هەستیانەیە باری دەرونیان کە هێنە شوێنێکی نوێەوە سیرەکەن ئەم شوێنیان پێ نوێیە تا سێری دەوروبەریانەکەن لێرە لەوانێ ڕووناچی زۆر بێت کە شواکەی فەرق جیاوازی هەبێت هەتاوەکو ڕایان بۆ شوێنە جاری وا هەیە هەنێ باڵندەیە هەفتەیەک دەڕۆژ تەنانەت مانگێکیشی ئەوێت تا ڕایەت بەو شوێنە لەگەڵەوەی ئەم باڵندانی کە هاتون وا هاتون کە بەحساب جوڵیان زۆرە کەنارەکە خوێننی هەیە با بڵێن ئەو کوبافینکە خوێننی هەیە بەڵام کوی بینین هەر کۆکتێلەکە ژەسا هەر سەیرەکات پێی سەیرەم شوێنە شوێنێکی نوێیە مرۆڤی ژەروایە کاتێکە چیتە شوێنێکی کە یەکەم جارە چیتە ئەوێ یەکەم ینی بێدەنگ دانیشی تا هەزبەوە ئەمان تا هەز بە ئەمانەکەن اینجا ئەکرێنەوە و ئەکەونە ئەو جوڵە و نێرەکانیشیان زیاتر ئەخوێنن کە دەستەکەن بخوێنن ڕاستە کاک سۆران شێوازی بەخێوکردنیان
بۆ نمونە چ لە ڕووی کەش و هەواوە گەرم سارد چ ئامادە سازیکەوێ لە ڕووی خواردنەوە تایبەتمەندیەکانی خواردن ئەبێ لە باڵندەیەکەوە بۆ باڵندەیەکی تر جیاوازە؟ بەڵێ لە باڵندەیەکەوە باڵندەیەکی کە جیاوازە هەم زیاتر شوێنی باڵین قەفەزیان کە ئێمە پێڵین قەفەزەکەیان لێرە گرنگ ئەوەیە کەسێک کە بیردەوا کاتەوە باڵندەیەک ڕابگرێت لە ماڵەوە چ بۆ بەرهەمێنان بێت چ بۆ ئەوە بێوکو و ماڵی بێت و بێ ئەندامێکی خێزانەکە ئەبێ زانیاری لەسەر کۆ بکاتەوە بە تەواوی زانیاری هەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم باڵندەیە ئەکرێ خۆراکەکانی چییە کەش و هەواکی کە تیا بێت هەمیشا بێت کەش و هەوایەکی گونجاو بێت چکە هەموو گۆڕانکاریەک بڵین کار لە باڵندەکە هەم بەلایەنی دەرونی هەم بەلایەنی ئەوەی کە ئەم باڵندەیە با بڵین زەوقیە بێ خوێنێت بجوڵێتەوە خۆراکیش ئەبێ ئەو خۆراکی کە بۆ دابیم کرێت کە بە پێی قۆناغەکانی پێ ڕات بۆ ئەوەی گەشە و پەڕ و هەم ئارەزوی خۆشی بڵین وابێت کە ئەم باڵندەی بە شێوەیەکی تەندروست گەشە بکات. کاک سۆران زۆر کات ئەبینین کە بە تاکدا ئەنرێن کەمتر بینیمە بۆ نمونە نێرومێ لە قەفەزێکا بێ هۆکارەمە چیە ینی زۆر کاتەم حاڵەتم دیوە بەڵێ نێرەکان ئەخوێنن لە هەموو باڵندەکانە بەگشتی نێرەکان ئەخوێنن مێکان ناخوێن یعنی ئەمە هەنێک کەسێ حەزیدەیەک باڵندەیە لە ماڵەوە ئەمە گەر بیێ بخوێنێت لە بەپی جۆری باڵندەکە ئەمە لە کاتێکا کە تۆ یەک باڵندە ڕائگری نێرێکدا ئەنێ بۆ خوێنن نیواشێ مەسەڵ حەزەکاڵێ من لە ماڵەوە حەز ناکەم زۆر دەنگی هەبێت ئەتوانێت مێ ڕاگرێت چکە مێ دەنگی باڵین خوێننی کەمترێکە بەڵام لە کاتێکا کە تۆ بتێ زاوزیان پێ بکەی ئیلا بێ نێرومیەکە هەبێت نێرومێش لە قۆناغی جوودبوونە ئەخرێنە لایەک بۆ زاوزێکردن زیاتر لە قۆناغەکانی کە نێرەکان بەجیادا ئەنرێ و مێکان بەجیادا ئەنرێت ئیلا لە قۆناغی جوودبوونان نەبێت ئەبێ بخرێنە لای یەک بۆی بە شێوەیەکی تەندروست بەرهەمیان لێ بگریت. کاک سۆران زیاتر هاوڵاتیان خەڵک حەز بە چ جۆرە بەخێوکردنی باڵندەیەک دەکەن لە ماڵەکانیاندا؟ بەڵێ ئەوەی کە باڵندە بەخێوەکە لە کوردستانە بەگشتی دوو جۆرن تەمان خۆشحاڵانە ئێستا لە کوردستان بەخێوکردنی باڵندە بە هەموو شێوەکانیا زۆ چۆتە پێشەوە لە لایەنەوەی کە خەڵک ئارەزووی لێتی خەڵک تێگەیشتووە کە باڵندە دەروون با بڵین مرۆڤ والێکە ئاسوودە بێت لە کوردستان و کوتمان دوو جۆرەیە جۆریشان ئەوەیە کە بۆ بەرهەمهێنانە بۆ چەخستنەوە خەڵکێکی زۆر هەیە بۆ چەخستنەوە ینی جوجود ڕانەگرێ و بەرهەمیان لێگرێت جۆرێکیشانەیە بۆ باڵندەی ماڵی ڕاگرێ بۆی کە لە ماڵە ئیتر چ مناڵێک بێت یا کەسێک ژن و مێردێک بێت یاخود گەنجێ بێ حەزی لەتی کە ڕای بگرێت کە بێ بە یەکێک لە ئەندامی خێزانەکە هەم وکو قسەکردن قسەی لەگەڵاکەن و ئەگەر مناڵ بێ یاری لەگەڵاکە لەگەڵیانە زۆر جارەچنە سەر سفرە ئەوە دانیاری هەراسان کردووە ئەوە بەو سەماگەی ملێتی تەمەنەوە قساکەمە کورتێلە قساکات با بێتە لای خۆن قەیناکە بەڵێ زۆر باشە کاک سۆران ئێستا ئەو باڵندانە چین کە زیاتر دێنە هەرێمی کوردستانەوە و لە چه وڵاتێکی شۆ دێن ئەو باڵندانە ئێستا بەگشتی ئەتوانم بڵێم لە کوردستانە ئەو زۆربەی ناڵین هەمووی بە زۆربەی جۆری باڵندەکان هەیە لە کوردستانە کە لە دەروی وڵات هاتووە با بڵین لە ئەوروپاوەیەت لە وڵاتانی دەور و پشتەوەیەن کە هاتنەتە کوردستانەوە کە ئەوەشی گرنگە و خۆشببختانە ئەوەیە کە ئەمانە بەرهەمیان لێ گیراوە بەڵام ئێمە کێشەی کە بەخێوکە لێرە کێشەیەکی گەورەی هەیە کێشەی ئەو بەرهەمەی کە ئیهێنێت یعنی ساکردنەوەی و بەرهەمەی کە ئیهێنێت ئێمە ئەم کێشەیەمان هەیە لە کوردستان کە ئەمەش زۆربەی ئەگەڕێتەوە بۆ بەخێوکەرەکە خۆی کە زۆر جار قیمەتی باڵندەکەی خۆی نازانێت یعنی ئێمە ئەومانێ دوایەوەی کێشەکەشمانەیە ئێمە دایمە حەزەکەین ینی زۆر کەممان بەخێوکەر هەیە کە قەناعەتی بەوە هەبێ ئەبێ بە قۆناق چیتە پێشەوە چکە تۆ ئەگە بە قۆناق چیتە پێشەوە زیاتر شارەزا ئەبید زیاتر لە جیهانیان باڵندانە ئەگەی زیاتر لە مەسەلەی جینات و لە مەسەلەی بابلین بۆ ماوەزانیان ئەزانیت چکە جوودکردنی ئەم باڵندانە هەروها ڕمەچی نییە تۆ کاتێک جووتێک باڵندت ئەبێت ئەم جوتە تۆ ئەتوانیت بە پیم و مواسەفاتانی کە لە نێرەکەیە و لە مێکایە تۆ بیگۆڕیتەوە بۆ یەکتری یعنی ئێمە زانستی
جینات کەم ئەزانین یاخود پەیڕەوی ناکەین چکە زانستی جینات زۆ گرنگە بۆ بەرهەمێنانی وەچەیەکی بەهێزتر جوانتر واش بێکە بە ئاسانتریش بەرهەمی لێ بێنرێت. زۆر باشە ئەو ڕێگا تەندروستانە و ڕێگە باشانە چینکە لە ماڵەوە خەڵک یاخود هاوڵاتیان ئەو باڵندەی کە هێتی بەخێوی بکات. بەڵێ زیاتر تەمەنەوانی کە بۆ بەرهەمهێنان با بڵین ئەوێ بەرهەمی لێبێنێت ئەمە جیاوازە لەگەڵەوەی کەیشێک باڵندەیەکی حەز و خولیای خۆی بەڵێسم باڵندەیەکی وایە چکە بەڕاستی باڵندەی ماڵی بە تایبەتی بۆ مناڵ کە لە هەموو جیهانە لە سەرەتاوە کە مناڵێک ئەگات ئەوەی فام کاتەوە یاخود مەسەڵین گیان لەبەرێوەکو هامستەر بێت کەروێشک بێت بۆ ئێن بۆ ماڵەوە یاخود باڵندەیەکی بۆ هێنن بۆچی بۆی ئەم مناڵە هەم زیاتر باوەڕی بەخۆی هەبێ باوەڕ پێ بکە هەم توانێت هاوڕێتی دروستکە لەگەڵ گیان لەبەرێکی کەیە کە ئەوش باڵندەیە یاخود با بڵین ئاژەڵێکە بێجگەلەوە ئەم مناڵە هەڵسو کەوتی لە داهاتوە لەگەڵ مناڵانی کەیە کاتێکە ئەچێتە مەکتەبیا باخچەی ساوایان بەهێزتر ئەبێت. ترسی شێشکێت لە هەموو ئاژەڵێ بەڵێ متمانەی بەخۆی ئەبێت متمانەی بەخۆی بێت هەنێ شتێک ئەتوانێت و تێ بگات ینی فێری ئەوە بێ بەرپرسیارەتی هەبێت بەرامبەرم باڵندەیە کە تۆ ئەیبینە ڕۆژانە لەگەڵ یا هەڵسوکەوتەکات ینی بەرپرسیارەتی ئەبێت بەرامبەری کە ئەمە بێ ئاگای لێبێت نەچێدە دەرەوە نەفرێت پاشی بکاتەوە خواردنی باتێ ئاوی باتێ چەند مناڵ بێ ئەگەر خۆشی تەمەنی مناڵ بێت تەمەنەوە و کاتە بە سەرپەرشتی دایک و باوگایەک لە ئەندامی ماڵە خێزانەکە ئەکرێت بەڵام مناڵەکە ئیبینێت هەستی پێ ئەکات کە ئەمە بێ بەرپرسیارەتی هەبێ کە ئەمە قۆناغ بە قۆناغ ئەڕوا لەگەڵیە کە ئەگاتە تەمەنێک ئەم مناڵە خۆشەویستی کاتێک مرۆڤ خۆشەویستی بەرامبەر باڵندە هەبێ ڕێزی بەرامبەر باڵندە و گیان لەبەر بەگشتی هەبێت بەبێ ئەوەی ئەمە دراسی لەسەر کراوە بەرامبەر مرۆڤ و وڵاتەکەشی هەستی بە تایبەتی باڵندەی شێوی کە سامانی سروشتی وڵاتەکەیە هەست و سۆزی بەرە زیاتر بێ بەرامبەرەوانە ئەوەی کە جووتێک ڕاگری وتمانەوە بۆ بەرهەمهێنانە بۆ بەرهەمێنان قۆناغی تایبەتی خۆیە بێ ئەبێ پیا بڕوادەم باڵندانە و بە پێ و قۆناغانە جوتی بکە بەڵام ئەوی کە لە کوردستانە ئەمڕۆ گرنگە باس کرێ ئەوانەی کە باڵندە بەخێوەکەن یایبنەوە ماڵەوە بۆ ماڵیکردن ینی باڵندەیەکی ماڵی ئەکات ئەبێ ئەگەی دە چەند شتێکە بێ ئەم باڵندێت چوار قۆناغیەیە کە پیا ئەڕوات ئەم قۆناغانەیەکیان قۆنا پێڵێن قۆناغی تولەک قۆناغی تولەک ئەوەیە کە ئەم باڵندەیە لە ساڵێکە جارێ پێویستی بەوەیە ئەو پەڕەکۆنەکەی کە هی بۆ تازەی بکاتەوە پەڕێکی تازە نەرم بەهێز دروست کاتەوە بۆ ئەوەی کە زستانیت ئەم پەڕە لەشی بپارێزێت یعنی ئەم قۆناغە کە پەڕێک ئێمەی بینیم باڵندەیەک پەڕی لێ بێتەوە لە با بڵین لە دوای مانگی 6 و 7ەوە کە لە کوردستان گرانە گەرم ئەبێت ئەمە نەخۆشی نییە ئەمە قۆناغێکی تەندروستە ئەبێ هەموو باڵندەیە پێیا بڕوە ئەگەر باڵندەیە بۆ قۆناغانە ڕوە ئەمە تەندروست نییە لەو قۆناغا بێت زیاتر ڤیتامیناتەکانیان بۆ دابین کرێت کانزاکانیان بۆ دابین کرێت هەنێ لە ترشەکان کە خواردنی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی ئەمە لە کوردستان ئەتوانین بە سەوزە و میوە جێگەی ئەوەی بۆ بگرینەوە پێویستی بە مەلەی بەردەوام هەیە کە مەلەی پێ بکرێت یاخود زۆر کەسەی با لە حەمامە ئیشوات باڵندە پێویستی بەوە نییە لە حەمامە بچی بیشوی چکە نابێت لە حەمامە بشورێت چکە ئەم کەمەلە ئەکات نابێ و ئاوا بگاتە سەر پێست وا بێت دوایی کێناتە دەرەوە نەخۆشکەوێت باشتر وایە لە ناو ماڵەکە ئەگەر هەتاوە بێت یاخود نیوەڕان لە شوێنێکی سێبرا بیبیتە دەرەوە بە پەمپێک مەلەی پێ بکەی ڕۆژانە شتێکی زۆر باشە هەتاوی بەیانیان و ئێواران زۆر پێویستە بکو سەرچاوی دیسری کە ئەمانە بێگای لێبێ ئەوشی کە گرنگە بابڵین قۆناغەکانی کەیە بابڵین لە هاوینە نەخرێتە بەرم بریدە و سپلیت لە زستانیش هەوڵ نەیرێ بخرێتە بەر زۆپا و بڵین گەرمکەرەوە چکە خواوای هاوسەنگێ بێ بۆ کەشوهاکی بەڵێ خوا ئەم باڵندەی هەروە دروست کردووە پلەی لەشی جێگیرە ینی کاتێک کە پلەی گەرما بڵین بەرز ئەبێتەوە ئەم پلەی گەرمی لەشی هەر جێگیرەکە بڵین داشە بەزی هەر جێگیرە بەڵام ئێمە کاتێک گەین بە هاوین بەریدەی بۆ دانین یاخینە بەر سپلیدیا بە زستانە گەرمکەری بۆ دانین ئێمە ئەو ئۆتۆماتیکەی با بڵین لە لەشیا هەیە تێکی چکە ئەو کاتە مێشک ناتوانێت ئازبا بە لەشی باڵندەکە بڵێ ئەمە بەم شێوەیە بمێنێتەوە ئەو کاتە تۆ تێکی وای لێت بە
کاریگەریشی زۆ سادە لەوانەیە سەرمایە گەرمایە تووشی زۆر باشە کاک سۆران ئەم باڵندانەی هێناوتن بێگومان هەریەکە و ناوێکی هەریەکە و جۆرێک لە مامەڵەی پێویستە بەڵێ بارمەتی برای دەرێنەر من ئەبێ هەستم بۆی بیان نیژەبێ هەستمێک بۆی چاوم لێ پشتیان ئەمەیان ناوی چییە؟ ئەمە پێوترێ کوبافینگ ئەم چووکە؟ بەڵێ ئەوە دەنگی زۆ خۆشە تەمەنێستا ئەوەی تۆزێک کەوتۆتە جوڵە ئەمە دەنگی زۆ خۆشە ئەمەشیان کەناریە تاوانم کەناریە لە کوردستانە زیاد لە 30 ساڵەکە خەڵک بەرهەمی دێنێ و زۆ پێشکەوتو ئێمە بەرهەمی خۆمان زۆر هەبووە و لە داهاتووشا زیاترمانە بێت ئەمە خۆی ڕەنگی وایە ئەویان هەر ڕەنگەکەی کەناری ڕنگ ئێستا ڕەنگەکانی گەشتوتە زیاد لە 700 ڕنگ سروشتی خۆی لە سروشتا خۆ یەک ڕەنگی هەیە جیناتیان بەڵێ لە دوورگەکانی کەناری هەیە وەختی خۆی هاتۆتە ئیتالیا لە ئیتالیاوە چوە بۆ ئینگلتەرا لە ئینگلتەرا بۆ یەکەم جار وەچیان لێ دروست کردوکە پێی ئەوترێت تەفرە یعنی ئەوەی کە ئێستا هەیە ئەوەی کە ئێمە ئیبینین و هەمانە و لە پێشەنگا و پێشبڕشەکان ئایبینن ئەوە هەمووی تەفرێ و دروست کراوە بڵین ڕاستەکە تۆزێ بچووکە و سەوزە ئەوە بەس لە دوورگەکانی جزیرەی کەناری هەیە لە بڵین کەناری هەیە لە ئیسپانیا کاکسۆران برادرەمان زۆر بێدەنگ و ئەمە نەخۆش نییە هیچیان نەخۆش بنین ئەمە هەرخۆی وا ئەمە غەندورە لە نوعی ڕۆزی پێڵێن ئەمە لۆنگفەیسی پێڵێن ئەمەش وەچەیشی هەموو و ڕنگ خۆی ئەم ڕەنگە لە سروشتانیە ئەم قەبارەشیان گەورە کردووە خۆی ئەوی ئەمە لە ڕووی نرخەوە ئەگەر کەسێک بێ بچێتە بازارم خەندورە بکرە شتێکی زۆر نازار بوو بەلامەوە ئەمە ئیتر نرخی لە 5,000 بۆ 100,000 بە پێی تەمەنەکەی چکە ئەم ئەڵلقەیەکە لە قاچی هایەتی کە خۆشببختانێسە لە کوردستان خەڵک زۆر ئەڵقا کاتە قاچی باڵندەکانەوە ئەو ئەڵلقە تەمەنەکەیەتی یعنی ئێستا مەسەڵەن بڵین کە تۆ بە هیچێکەڵی بچێتە با بڵین دایرێکەوە ئەبێ هەویەک بات بووی ئەمە بزانێت ناوی چیە و تەمەنی چییە بەڵام ئەم وکو ناوەوەی کە ئیبینە ئەمە زیاتر زانیاری لەسەر و ئەڵلقەیە کە ئەمە خاوەنەکەی چیە و لە ساڵی چەندە بەرەم هاتووە ئەوەیان ئەمە ڕۆزێلایە ڕۆزێلا بەڵێ ئەمە ڕۆزێلا ئەمیش خۆی لە سروشتانێت دروست کراوە ئەم تەفرێش ئەمانی کە ئێمە بینین هەمووی دروست کراوە ئەمە لە سنفی نیۆفامی پێڵەن ینی لە بینی براکێت و ئەمە چێ لەوەی کە دروست کراوە ینی جیناتە دروستیان کردو ینی بە تێکەڵکردن و تەمەنەمە زانستە من خۆم زۆر شارەزانیم لەو زانستان نیە چکە زۆر قورسە بەڵام سیرەکەی جارێک تۆ کە شتێکە بینی تیرێکە جیاوازە ئەمە تەفرەیەکە سیفاتێکی تایە هەڵە بژێرە لەگەڵێکی کات جوو دەکرێت تا ئیگەێنن بۆی کە ئەنوع ڕێنسە من ڕەنگی زۆر جوانیە شینیە سووریە سەوزی هەیە ڕۆزێلا ڕەنگی زۆریان وەچاخەنەوە بەڵێ هەمووی وەچە نەخاتەوە کەواتە تۆ نەگەشتی بە تەفرە کاتێککە تو ئەگەی بە تەفرەیە کاتێ ئەم تەفرەیە پێ ئەڵێن ئەمە تەفرەیەکە و دروست کراوە ئەبێ بە بێ کێشە وەچی لێبژیرێت ئێستا ئەو دیاردەیە زۆرە کە جیناتیان بگۆڕێت و باڵندەیەکی جیاوازتر بێنە ئەویان جیاوە ئەوێ بە دووڕێک ئەوە بۆ نمونە تۆ دوو جۆر تێکەڵ ئەەکەیت ئەم جۆرە بۆچەی لێ ئەژیرێت بەڵام وەچەکەکانیان نەزۆک دەرەچن ئەمە پێ ناوترێت تەفرە ئەمە پێوترێت دووڕەک ئەمە دووڕەگە و ئەوەستێت لەوێ ئەوەستەیە کە ئەمە بەگشتی بەڕای من کارێکی باشنێت چکەیتر ئەوەستێ و لەوەی سەرشانت چی پێ ئەمە کۆکتێلە ئەمە کە خەڵک لە ئەمە چۆن ماڵی دەبێت ئاوای لێت کە خەڵک لە ماڵەوە بێتە سەرشانی و لەگەڵ یاری بکە بەڵێ ئەمە هەل لە بێچێتیەوە لە تەمەنی بەڵام 21 ڕۆژیەوە دەرئێندرێت بەدەست بەخێوەکرێ بە سریلاکی تایبەتی بەخێوەکریتە وردە کەوتۆتە سەر ئەو کەسەش کە بە خێوی ئەکات تۆ چەند لەگەڵ یا خەریک بیت و چەند بابڵین ڕۆژانە کاتی لەگەڵا بەریتە سەر ئەوی زیاتر پێێتەوە نووسانی بۆ گرێ بێت هەموو باڵندەی بەبێچێتی توانی ماڵی بکە هەموو باڵندەی بەبێچێتی ئەتوانی ماڵێکی بەس ئەمانش هەمووی هەموو باڵندەیەک ئەتوانی ماڵێکی کەوتۆتە سەر ئەوەی کە ماڵی ئەکات چەند لەگەڵ یا با بڵین پەیوەندیان بەهێزە بێت ئەین تۆ باڵندەیەکەیە هێناوتە تێ ماڵێکی ئەم ڕۆژە بەس دەریێنی خواردنەکەی تێ خێتەوە ناو قەفەزەیا هێلانەکەی خۆی ئەمە ئەم هۆگرێت دروست نابێت لە بینیانە لەگەڵ ئەوەی تۆ هیوایم بینیومە تەمەنی 4 هەفتە بوو ینی 20 ڕۆژ بووە کە بینیوێتی بەدوایەت چکەیتر حسابیەوە کە ئەم ئەبێ بە دایک و باوشی بۆ ئەو ئەم پەیوەندیە زۆر گرنگە کە بتوانێت ئەوەی کە بە خێوێکات کە دروستی بکات لە بینی مرۆڤەکە و باڵندەکە کاکسۆران چۆن بزانین باڵندەیەکمانەیە لە ماڵەوە نەخۆش نییە بۆی کە زوو فریای بکەین و ئەگەر شتێک بوو چارەسەری بکەین زۆر جارکە بەیانی هەڵاسی بۆ من باڵندەکەی گیانی دەزا ئەمە چۆن بۆی ئەو نەخۆشی دیاری بکەین بزانین
نەخۆشیەکەی چ و چارەسەری بۆ بکەین. بەڵێ باڵندە ژەرک و مناڵ وایە ئەمە لە هەروایە خۆی مەسەمەسە کە دایکێک یا باوکێت چۆن نەزانێ مناڵەکەی کە زمانی نییە نەخۆشە ڕاستە مناڵ لەوانەیە بگری بەڵام هەنێ مناڵەوێت تۆ بە هەڵسو کەوتیا کە هەڵسو کەوتە بینی ئەتیادینێ خواردنی ئەتیادینێ و کۆڕۆژانی کە لە باڵندەشا زیاتر بە چاوە هەستی پێەکەی یعنی باڵندە کە چاوی بڵین تەندروستی باش بێت دایمە چاوی گەشاوێت خاوەنەکەشی بینێت یا مەسە بڵین جوڵەی لە ناو قەفەزا بێ لە ماڵا بێ جوڵەیەکی ڕۆژانەی چۆن چۆنیە کاتێکە یەکێک هەستی کرد باڵندەکەی جوڵەی وەکو ڕۆژانی کەنیە یاخود خواردنی وەکو ڕۆژانی کەنیە یا هەست بە هەچ گۆڕانی کاریا بکە ئەبێت یا خۆی سەیری بکات یا بیبە بۆ لای کەسێک کە شارەدا بێ بۆی سیر کات چکە لە سەرەتا سەردانی دکتۆری ڤێتەرنەری بۆ کەنیانەوانی کە پسپۆڕی باڵ بەڵێ زۆر جار کە تۆ ئەگاتە ئەنی بەپی ئەوەی کە تۆ لێو نزیکە مەسە بڵێن کەسی وا هەیە لەوانەیە بتوانێت بیبا بۆ لای نزیکە لێ یاخود کەسێکی شارەزای لێ نزیکە هەیە کەسێک بڵین کە بە خێوی ئەکات ئەتوی بێتەوە لاو کەسێک کە بە خێوی ئەکات تەمەن ئێمە چکە خۆمان ئەوەی کە هەمانەیە ئەوەی کە ڕای ئەگرێت ئەیزانێت چکە ئەوەی خیبری هەیە لەگەڵ یا بڵین لای بەدانە باشترین کار لەو کاتا بیبا چکە لە سەرەتا حەج نەخۆشیەک بێت ئەتوانرێ بە زۆر بە ئاسانی سەیتەرەی پیرە بەسەریانی چارەسەر زیاد دەستبێنی بەستەریا پێی خۆشە سەری بۆ خوێنیە ئەوە بێسە خۆی قساکات لە بەرنامەکە ڕاکەم لێ ترسی زۆر ئاستا هەیە ئاگام لێ بوو چی لە جۆ و ئەوانە ئەوەی یاری زیاری بەوی کردم ئەوەشی کە جەڵدەلی ئەیات بڵین ئەوەی کە ئەڵی تەیرەکەی ئەیبی نەبوو بەیانی مردووە تەمەەن باڵندەش وکو مرۆڤ جەڵدەی هەیە سەدمەی هەیە تووشە بێت زیاتر مەسەم بڵین لا حرەکەیەکەوە تۆ زۆر جار لە پردەرگا ئەەکەیتەوە یاخود هەنێ جار خۆی باڵندەش خەو ئەبینێت لەوانەیە شتێک هۆکارێکە بێتەوەی ئەوەی یاخود لەو پێش کێشەیەشی هەبووە نەقسی هەبووە بە تایبەتی ئەو باڵندانی کە هەتاو لینەیە وکوتمان پێویستە ئەوەی باڵندەی هەیە لە ماڵەوە ڕۆژانە بەلایانی کەمەوە 5 دقه بۆ 10 دقه هەتای بەیانیان و هەتاوی ئێواران بەێز نییە بڵێ ببوورە مادەم ئەم هەستانیان هەیە بەڵام ئەبینین بۆ نمونە کە دایکێک چەند بێچووەک بەخێوەکە دوجار ئەیفرۆشن بێچووەکانە فرۆشن لیان جیاکەنەوە تا چەند ئەمە کارێکی دروستە لە ڕووی دەرونیەوە بۆ دایکەیە بە تاکیدی خۆی وا باشتێکە کەسێک بیر لەوە بکاتەوە با بڵین بڵێ من ئەم باڵندەیە بۆی غەدری لێ نەکەم یعنی یاوا بێت بێبەشی نەکەم لە بێچووەکەی کاتێک چوار بێچووی هەیە ئەتوانی سیانی دەربێنی دانێکی بۆ بێڵیتەوە چکە زۆر ئەم لە سروشتا ئێمە بۆیە باڵندە هێش ئەمان زۆر جار 4 تا 6 ێلکە ئەەکەن یعنی 4 بۆ 6 بێچوو هەڵیەت ئەمە بۆچیە بۆ بەردەوامیە چکەش مەرج نییە چکە تۆ دایمە لە بینی یەکەم بێچوو شەشم بێچووە 6 ڕۆژێ فەرقە جاری وا هەیە هەنێکەیە یەکە مێلکاکە و دووە مێلکاکە 2 ڕۆژ ئەوەستێت ئەنجا ئەوانی کە تەواوەکە یا یەکەم و دووەم و سێمەکە ڕۆژێک ئەوەستێ لەبەرەوە دایمە یەکەم و شەشەم زۆر جار جیاوازیان زۆرە لە باڵین قەبارەیە زۆر جار دایکە خۆی تەسحیە بە 2 بێچویانەیە لە پێشناوی چوارەکەی کەیە ئەڵێ بە ئەمان لاوازن با ئەمەی لە ناو هێلانەکە لە ناوێنانەکە بە تایبەتیەکە دایکەیەک یا باوکەیەک زۆر شارەزایان نەبیانی چەند ساڵە بێت چویان بەخێو نەکرد بێت دایمە خواردن کە ئەچێتە ژوورەوە بەسەم بڵین ئەوەی بەهێزە چێتە پێشەوە ئەوەی لاوازی شەکرێتە دواوە لەبەرەوە ئەگەر ئێمە بمانوێت ئەتوانین ئەگە چوار بێچووی لەبەرا بێ سییانیان دەربێنین دانیشیان بیانڕێتەوە بەڵام ئێمە بێ بیریش لەلایەنی جیکەی بکەینەوە ئەوەشی کە ئیفرۆشێت بۆ ئەوی فرۆشێتە بچێ خێزانێکی کە بۆ ئەوەی خێزانێکی کەش ئاشنا ببن بە باڵندە خێزانێکی کەش ئەم باڵندەیان هەبێت خێزانێکیش کەوا بێ ئێمە لە ناو کۆمەلگا بتوانین ڕۆشنبیریەوە بڵاوکەین و کە خەڵک باڵندەی خۆش بێت کە خەڵک هەست و سۆزی هەبێت ینی لای ئێمە بڵین لەم ڕۆژانە لەم شوانە هاوڕێیان لەوێ بوون کچەکەم تەلەفۆنی بۆ کردم ئەگریا هاواریە کرد تازە ئیجازەی وەرگرتووە ئەموو چییە ئەگریایی و لە سمۆرەیەکە ماوە کشتومە یعنی ئەم هەستە مهمە تۆ لە مناڵەوە دروستیکەیت نەک لای خۆمان مەسەم بڵین زۆر شتەی ئەیبینی هیوا هەیە لە خەڵکی یاوە لەسەر جادا ڕۆشتۆ بەجێ هێشتۆ ئیتر ئایا لە ترسا بێدا گرنگەوەیە
ئێمە بتوانین ئەو بە هەستەمان هەبێ بەرامبەر باڵندا بە تاکیدی کەم هەستەشمانە بوو بەرامبەر مرۆڤاتی زۆر گەورەتر و زۆر زیاتر دەبێت. کاک سۆران ئەو باڵندانە چین کە بەخێوکردنیان ئاسان و ئەرکیان زۆر قورس نییە کە خەڵک بێ لە ماڵەوە ڕایگرێت و بەخێوی بکات. هەموو باڵندەیەک وەکو یەک ئەرچی خۆی هەیە بەڵام بەرهەملێنانی هەروو هەمووی وەکو یەک وایە. باڵندەیەک بۆ باڵندێک لەوانەیە جیاوازیەکی بێت جیاوازەکەی لێک شتا هەیە. تۆ مەسەڵین ئەم کۆکتێلانە ئەگەر بتوێ وەکو پێویست بەرهەمی لێ بگریت ئەبێ بخرێتە قەفەزێکەوە ئەم باڵندێ بتوانێت بفڕێت یعنی توانای فڕینی هەبێت بەڵام لای ئێمە بەداخەوە بەخۆشمەوە با بڵین ئەیخینە قەفەزێکەوە توڵێکی تایە لەم سەر بۆ ئەم تێرە بەس ئیشەکەی ئەوەیە ڕات و ئاوایەت یعنی بەس قاچی بەهێزەکەی نێمە بەڵام ئەم باڵندەیە باڵی بەهێز نابێت ینی ئەمە هەمووی پەیوەندی بەیەکەوەی ئەم باڵندێت چەند توانێت لە شوێنێک هابێ بفڕێت چەند توانێت بجوولێت ماسوولکەکانی بەهێزە بێت با بڵین کۆئەندامەکانی ناوی جوڵی تێئەکەوێت زیاتر وا ئەبێت کە بەڵێ شوێن زۆر گرنگە ئێمە پێشەوەی بڕیار بین کە باڵندەیەک ڕابگرین ئەبێ شوێنمان هەبێ بۆ باڵندێ باشە ناکرێت لە ژوورێکە بەبێ قەفەز بن چەند جۆرێکیش بێت ینی کێشە نابێت بەڵام تۆ دروست نابێت لە نێوان چۆن شەڕ لە لێوان خێزانەکانە دروست خۆی زیاتر لای ئێمە یەک کێشە هەیە کە هەمومان هەمانە کێشەکەش ئەوەی خۆ دوولایەنی ینی لەلایەنێکەوە با بڵین چ دایک بێت چ خوشک بێت چ خێزان بێت ینی هاوسەرەکە و بێت ماڵێ باڵندە بەگشتی ماڵ پیسەکاتەوە ینی ئەمە کێشەیەکە کە زۆر کێشەیەشی لای هەمووی هەیە بە تایبەتی کە ئەڵێن وڵامەت خێزانی کورد ئیتر ئەبێ ماڵەکە بەڵێ ئافرەت لە ماڵەوە بەڵێ بەڵام کاتێک تۆ کە بڕیار ئەیت یعنی ئێمە کێشەکەمان لەوایە کاتێک مناڵێک ئەڵێ حەزم لە باڵندەیەکی ماڵیە یعنی ئێمە با بە ئیجباری بووی نەکڕین با بنیشینە پێشا قسەی لەسەر بکەین هەمومان پێکەوە بڕیار بین مناڵەکەش هەنێ ئەرچی بکێتە سەر پاکردنەوەی ئەمەیە با بڵین هەموویکی چکە دائیمە ئێمە بەحسابی ئەوە بکەین مناڵ بکووتمان باڵندەیەکێ بە باشتر لەوەی بچێتە سەر پلەیستیشن و نازام ئەم یاریانەی کە هەیە و مۆبایلی بدەیتێ و بەڵێ کاتەکە لەگەڵ ئەما بەرێتە سەر زۆر چکە بۆ ینی لایانی ئیجابی زۆرە هەم ئەمەش ئەبێ بە ئەندامێک لە خێزانەکە یعنی کۆمەڵێش دروستە بێ ئیتر ئەمە بەم شێوەیە ئەبێ ئەمەکە جا بۆ پیاویش ئێمە دایمە وتومانە ئەوەی باڵندە بە خێوەکە لە ماڵەوە بەزانڵێن بۆنی هەیە ڕاستە ئەبێ زوو پاکرێتەوە کە پاکوت تەمیزی زۆر گرنگە ماڵ پیسەکاتەوە یا دەنگی ئاجا لەکوێ تۆ کەسێک کە هاوسەرەکەی کە لە دایرەیە یا لە ئیشێکە تاوا بێ ڕێک لەبەر باڵندەکانی بگەڕێتەوە ماڵەوە لەوەی بچێت لە چاخانەیە دانیشێ لە نێرگەلێ لە چەند شوێن هەیە کە ئەتوانێت کاتی لێبەرێتە سەر زیاتری مویمەی لە ماڵەکە بێ و یەتەوە ماڵەوە هیچ دەبێت لە بەردەستی خۆتە ئەگەر بۆڵیش کاک سۆران ئەگەر کەسێک بێ بۆ دەنگخۆشی باڵندەیەک لە ماڵەوە ڕابگرێتەوە وەکو ئەزمون و لەگەڵ باڵندەیە چ جۆرە باڵندەیەک کە زۆر دەنگی خۆشە و مرۆڤ پێی ئارام خەریکێکیشیان ئاشنا بێ بە ستۆدیۆکەمان بەڵێ هەنێکێ زۆر دەنگی خۆش نییە بەڵام چ جۆرە باڵندەیە کە زۆر دەنگی خۆشە و بۆ ئارامی دەروون باشە بەڵێ کەناری بووکە سوورە کۆمەڵێ باڵندەیە پێڵن باڵندەی دەنگی پێڵێنی خوێنن ئەمە ئەگەر تۆ بتەوێت وکووتمان بۆ ئەوە بێت داینی لە قەفەس بۆ زینە بۆ دەنگەکەی ئەمە بە تایبەتی بۆ دەنگە بەڵام ئەمانەی کە با بڵین کۆکتێل و ئەمانەمە فێری قسەشە بن غەندورە کۆکتێلە تەنانە بەڵام لە بەڵێ لە بێت لە بێتچێتیەوەی تر ئەو خێزانە خۆی لە بێتچێتیەوە یەنیایکە کەسێکی کێ ناوێتی ئۆکێتە لای ئەمەیان ئەتوانی بەرڵایکەیت بەڵام ئەویکیان ناتوانانی بەرڵایکەیت بۆ دەنگەکە ئەمان فێری قسە ئەبن ئەوان ئەخوێن زۆر باڵندە هەیە کۆکتێلەکە ناخوێنەوە نیە ئەمیژە خوێنێت ئەمان نێرەکانیان زیاتر فێری قسە ئەبن لەبەروی ئەخوێنن قسە فێرە من کە تۆ لەگەڵ یا ئەیکەیتەوە قسە فێر بێت ئەمە قسەمە سێ چوار پێنج کەلی ماڵێ ئەمە چۆن نییە لێر دێکانە لێ ڕێکانە لێ چەند کەلیمەیەگەڵێ هیوایەکی پێ نامۆیە بۆیە لەوانەیە تازە هاتووە لێرێ و بە بۆنێەوە ژنان قسە ئەکە ئەمیش زۆربیان فێری قسە ئەبن بە تایبەتی دەن و قەوسەکان ڕیشۆڵەش فێری قسە ئەبێت زۆر کەسەیە فێری کردووەن لە کوردستان و لە سلێمانیژە هەیە گرنگ ئەوەی کە ئێوێ بۆ دەنگ بێوێت کۆمەڵێ تێرەیە خازی دەنگە ئەوەی کە ئێوێ فێری قسە ببێت و مەسەملی لە ماڵە هەڵس و کەوت کات لەگەڵ خێزانەکانە زیاتر
ئەمانەی هەرچەنە ئەوانی ژەر ڕایان لە ماڵا و ئەوە بەس مشکلی ئەمان ئەوەیە بیریانە چێتەوە مێشکیان بچووکە وەکو ماڵەتی زووتر لیان بیریانە چێت باش کاک سۆران گرانترین باڵندە چیە لە هەرێمی کوردستانەوە بۆچی گران بێن نرخەکەی وەکو گرانی پەیوەندی ئەمیش بە زۆر و کەمیەکەوێتی چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵاتی ژا ئەو وڵاتانی کەیت مەسەسە کۆکاتۆ هەیە جۆری هەیە زۆ گرانە لەسەر و بیزۆرەقەوەیە هەنێ جۆری ئەمازۆن هەیە هەر کەمە بڵێن ڕێژیان کەمە قسە بە باشی فێرە بن تێرێکە زۆ بە باشی و بەوازحی قساکەن ئەمانە نرخیان گرانە بەڵام نرخ گرانی و هەرزانی پەیوەندی بۆ هەیە ئەو کەسەی کە ئەوێت ڕای بگرێت ئێمە کێشەیەکی کەشمانەیە لە مەسلەی بەخێوکردنی باڵندەیە ئەوەیە یعنی ئێمە بێت کاتێ بۆ نمونە کۆکتێلێ ڕائگرین پێشوەخت ئەبێ زانیاریمان لەسەری هەبێت ئێسەیەکێ لە کێشەکان دوڕە نوعێکی ئەمڕۆ نەمێناوە سەوزە ئەڵقەیە لە ملیایەتی دوڕە کە تۆ ماڵی ئەەکەیت خۆی تەبعی وایە کە دەنوچی ڕق بێت ئەوێ هەموو شتە تاقی بکاتەوە کاتێک کە هیچێک ئەم زانیارە نەزانێت کە گرتی بەدەستیەوە لە دەیچێ لە دوومانگیە کە لەگەڵ گازێکی دێگەر دەستگیدا بردووینی کرد ئەم تێرە خۆی ڕەتفعلیە بێت ئەم تێرە ئەزانێمە شتێک هەیە لەوانەیە ببێ بە عادە لە لای غەندوریش بە تایبەتی با بڵێن نێرە کاتێک حازرە بێ یاخۆ میەکە کاتە ئەوەی کاتی جووتینیانێت جووتبوونیانێت هۆرمۆنات یەگۆڕێت ئەمەش هەر قۆناغێکە ئەبێ بەخێوکە بزانێت چۆن تەعاملی لەگەڵاکە یاخود بێچوو کە گەیشتەوەی دەنوچی ڕق ببێت ئەبێ بزانی ئەمە ئەگۆڕێت تا با بڵێن چێتە دەورەی مرایقیەوە یعنی وکو مرۆڤ ساوی بۆ بکەین تۆ لەکوێ لەگە مناڵێکا قسە بکەیت لەکوێ لەگە بڵین هەڵسوکەوتکەیت لەکوێ لەگە مرایقێکا لە چۆن لەگەڵی چکاکە کامەڵ بوو بێت ئەمانە ئەمووی قۆناغا بێت ئەوەی کە ڕایەگرێت تی بگات بۆی کێشە دروست نەبێت لە بینانە زۆر باشە دوا پەیامت چییە لە کۆتاییدا بۆوانی کە لە ماڵەوە ئاژەڵ بەخێو دەکەن و لە ماڵەوە ڕایان گرتوون من دەستخۆشکەری لە هەموو ئەو خێزانانە ئەەکەم کە بە تایبەتی لە کاتی با بڵین کەرنتینە و دوای کەرنتینە کە هەوڵیان ناو مناڵەکانیان باڵندەی ماڵیان هەبێت و هیوادارم دایک و باوک خوشک و دایک با بڵین برا ئەوانی کە لە خێزانەکانان هەوڵ بن زیاتر بیل لەلایەنە باشەکانی بەخێوکردنی باڵندەوە بکەن چ ماڵی بێت چێوی کە بێ بۆ تاچێک لە تاچی کۆمەڵ ماخێزانەکەی کە چەند لایەنی باشی هەیە زیاتر هانی بن تۆزێ ماڵ پیسەکەنەوە تۆزێ لەوانەیە دەنگیان هەبێت ئەمە ینی بالێ بردنێک هەبێ بۆ ئەوی هیچ نەبێت ئێمە بتوانین تاچی کۆمەلگا وا لێ بکەین کە باڵندەی خۆش بێت و ئەو پەیوەندی لە نێوانیانە زیاتر زۆر سپاس بۆ بەڕێز سۆران جەمال شارەزە لە شوناسی باڵندەکان زۆر سپاس بۆم تەوەرە زۆر سپاسانە مەڵە بینەرانی عزیز دەچین لای راپۆرتێکە کۆمەڵێک گەنجی خۆبەخش هەستاون بە نوێکردنەوەی هێماکانی هاتوچۆ لە شەقامەکاندا پێکەوە بینەری دەبین فەرموو ئێمە چەند گەنجولاوێکین ئاماژمان خزمەتکردنە لە دەفەری قەزای شارە زۆر و بە تایبەتی ناحیەی وارماوە و هەڵەبجەی تازە کار و پرۆژەی زۆرماندانەوە و لە ڕابردوو شەهر کردومانە بە ئیزنی خوا هەر بەردەوامە بین لەسەری و پرۆژەی ئەم جارێشمان چاکردنەوەی هێمایەکان بۆ هێمایانەی کە بڵین بەهۆی بەرکەوتەی حادیسەی سیارەوە یاخود هەروە کارێکی تر بووە لە شوێنی خۆیان ترازاوان ئێمە ساوین بە چاکردنەوە و دانانەوەیان لە شوێنی خۆیان و زایدەن ئەو لە زگەی فسۆڕ و لە مەعمانداناوە لە سەر مۆڵتەکانی نزیک تاسەکان چونکە بەڕاستی لە بەتایبەتی لە شوێنە تاریکەکانە نە تاسەکان ئەبینرێن بە حکمی ئەوەی کە تاسەکان هەم لە قیر دروست کراون وەکو جادەکە وایە و ئەگەر کەسێک زۆر شارەزانە بێت تاسەکان لە جادەکە جیان ناکاتەوە لە بنکەی هاتوچۆی ناحی وارماوە پەیوەندیان پێوە کردوین و کارەکەیان بەرز نرخاندوین.
سۆنگەی بەرپرسیارەتی خۆمانەوە هەستین بە لێدەن لەسکی سفۆر لەو شوێنانەی کە هێماکان و بە شێوازێک کاڵ بوونەتەوە کە شۆفێران توانای بینینیان نەماوە ئەمە شەستانی بۆ لێدانی و لەزگە سفۆرانە بۆی شۆفێران ئاگادار بوون چونکە زۆرینەی شۆفێرەکانی ئەم ناوچەیە توانین بڵێن کە بیانین و یان ساقتەن کەرۆمانە بڵێن هێماکانیان نەبینەوەیان شارەزای ئەم ناوچەیە نین ڕووداوی نەخوازا و ڕوویداوە بۆی ئێمەش ئەو گروپی بەرە ڕووناکی ئەسانی بە لێدانی لەزگەی سفۆر لە هێماکانی هاتوچۆ و ئەو شوێنانی کە بوونی تاسی تەیە سلێمانی ئاگدارتانە کاتێککە ئەسڵ پێکەوە بە هەمانگی یەکتری بە چاڵانی کە لە نێوان دەبەندی شارستایە پرسێت بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایەکە سەرجەم بڕگۆ بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی و عزیز بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ جگەلەوەی ئێمە سوپاس و پێزانینمان بۆ بینەرەکانمانەیە زۆر سپاسی جەماعەتی پشتی کامێرە دەکەین کە زۆر کات لەگەڵمان هیلاکنەرەوە ستافی کۆنتترۆلیش زۆر سپاس بۆ بینەریتان بەخوای گەورەتان دەسپێن خواتان لەگەڵ دەست خۆشدانیگە